ئەمڕۆ لە شاری سلێمانی خولی چوارەمی ئیڤێنتی ڕۆژی سینەمای کوردی دەست پێ دەکات کە هاواری فلم بە کۆمەڵێک چالاکی و بڕگە و پرۆگرام بەڕێوەی دەبات. سەبارەت بەم یادا هونەرمەند کەریمۆ غەفورمان لەگەڵا و گفتوگۆی زیاترەکەینە سەر یادەکە. کا کەریمۆ سڵاو لێبێ بەخێر بێ. سڵاو لێوەش سپاس بۆم دەفەتە. سپاس. خولی چوارەمی سینەمای کوردی ڕۆژی سینەمای کوردی چی لە هەک بەدایە؟ باشتر بڵێن بەرنامە و پرۆگرامەکانی چین دەڕاستیە وەکو هەموو ساڵەکانی تر بەرنامەکانی با بڵێن دووبارە بنەوە و تازە کاری تێدایە. 4 پۆستەری ساڵنامەی ئەلماس گۆنای بە 4 تابلۆ بە 4 دیزاینی تازەوە و بە 4 ئەجێندا و پەیامی لە پشتی تابلۆکان هەیە و 4 کارەکتەر 4 کەسایەتی ئیمزای ئەم 4 پۆستەرە ئەکەن کە هەر 4یان ساڵانە ئەم 4 پۆستەرە ساڵانە بەڵێ 4 پۆستەرەکان تازە ئەبنەوەی تازەتر بابەتی ناو پۆستەر ساڵنامەکان هەروواکە و کەسایەتیانی کە ئیمزاشیەکەن. ئەمە یەکێک لە برگەکانە. برگەی شتیرمان هەیە کە بەشی چاپمەنیەکان چاپکردنی کتێب لەبارەی زانستەکان و هونەرەکانی سینەما کە ئەمە گرنگترین بەشە بۆ ئەم ساڵ بە ژمارەیەکی زۆر کتێبی تازە کە زیاتر لە 14 ناونیشانن چاپ بکرێت. هەروەها شکۆنامە پێشکەشی کۆمەڵێک ئەو کەسانە کرێت کە بە پاڵپشتی ئەم ئیڤێنتیان کردووە یان لەناو ڕەوتی هونەری و فلمسازی پێگە و شوێنیان هەیە و هەندێک چالاکی تریشمان هەیە لە بوارەدا کە لە ڕۆژانی تر چکە 4 ڕۆژە خایانێت ئەمڕۆ ڕۆژ یەکەمیەتی سەعات 4 ئێوارە ئەکرێتەوە دەست پێکرێت و 3 ڕۆژی تریش بەردەوام بێت. سەرکەوتوو بن. بۆچی هەوڵتان ناوە لە هەموو ئیڤێنت و فیستیڤالەکانی تر جیاوازتر بێت؟ جیاوازیەکەتان لە چیایە؟ بەڵێ هەر فێستیڤاڵ یا هەر پرۆژەیەکی هونەری ئەجێندا و دنیابینی خۆی هەیە. ئەمەش کە ئێمە لە ژێرناوی ڕۆژی سینەمای کوردی یا بەڵێن ڕۆژێک بۆ سینەمای کوردی کە کۆمپانیای هاواری فلم بە ڕاوێژ و بیرکردنەوەیەکی زۆرەوە نۆی هەموو ساڵێک کە یادی کۆچی ئەلماس گۆنایە ئەو ڕۆژە دانراوە و تا ئاستێکی باش کۆدەنجی لەسرە و لە داهاتوشدا کۆدەنجەکە زیاتر دەبێت. ئێمە ئامانجمانەوەیە ئەم ڕۆژە بچەسپێنین وەک ڕۆژی سینەمای کوردی وەک ئەوەیکەوە جەناب تو من و هەر کەسێکی تری سینەماکە ڕۆژێکی هەبێت لەم ڕۆژدا هەست بکا کە ڕۆژی ئەوە و لەژێر ئەم تایتلە کۆمەڵێک چالاکی ئەنجام بدەین کە ئیشی ناوەندەکانتر نییە. بۆ نمونە چاپکردنی کتێب کە ئەمە بەداخەوە یان دەستگاکانی چاپمەنی لە کوردستان بە شێوەیەکی گشتی گرنگی زۆر بە چاپکردنی کتێب نادەن. وەروەها ئەم ساڵنامەیە کە شش تازەیە و کۆمەڵێک پرۆژەی تری شەیە لەناو ئەوە کە دەرفەت هەبێ یان بەشیشان پەیوەندیان بە بواری مادیەوە هەیە کە ئەمە ئینکات و ناوەندی تر هەیە بۆ دروستکردنی فلم. بەڵام ئێمە لەم ئیشە لەژێر تایتری سینەمای کوردی کە یاد و ئاهەنگە و دەمانەوێت ڕۆژێکی پرخۆشی شادی بێت بەداخەوە لە نێو ئەو هەموو ناخۆشی و چەرمەسەری و ئەو هەموو خوێنەی کە لە جەستەی کورد و ئەو هەموو کێشە و گرفتەی کە لە جیهان و لە دەوروبەرماندا هەیە. ئێمە دەمانێت ڕۆژێکی خۆش بۆ سینەمای کوردی و سینەماکاران بەڕێ بکەین. سەرکەوتوو بن. تا چەند ڕۆشنبیری سینەمایی باوا بڵێن لەناو گەنجانە یان ئەوانە فلم دروستەکەن ئامادەبوونی هەیە؟ بەڵێ بەداخەوە زۆر لاوازە. یعنی پرۆسەی فلمسازی لە کوردستان تا ئاستێک گەشەی کردووە گەرچی لە ئاستی خواست نییە. گەنجێکی زۆر خەریکی بواری فلمسازیە خەڵکێکی زۆر ناو کایەکانی فلمسازی کار دەکات. بەڵام هیچ دام و دەستگا و دامەزراوێک بی لەوە ناکاتەوە. ئێمە کاتێک پرۆسی فلمسازیمان بەهێزە بێ و گەشە دەکات کە ژێرخانێکی کللتوری لە پشتیەوە هەبێت. کتێب چاپکردن بەشێکە لە ژێرخانە. بەڕاستی ینی بۆشایەکی زۆرە بینرێت لە نێو بواری فلمسازی سەقافەی سینەمایی ڕۆشنبیری سینەمایی کە پەیوەستە بە خوێندنەوە و جیهانبینی ئەم کەسانی کە کاری تێدا دەکەن لاوازە. ڕاستیدا ئێمە دەبێت لەو بارەدا خۆمان بەهێزکەین و تۆ نابی بە دەرهێنەرێکی سەرکەوتوو ئەگەر خاوەن ژێرخانێکی فکری
ڕۆشنبیریەکی گشتگیر و باش نەبیت تۆ نابی ئەکتەرێکی سەرکەوتو ئەگەر بێت و ڕۆشنبیریەکی باشت لە هەموو مەجالەکانی ژیانە هەبی نەک لە سینەما سینەما بەشێکە یعنی ئەمە بەداخەوە هەز دەکرێت کە ینی لاوازە پێگەی ڕۆشنبیری لە نێو ڕوتی سینەمای کوردی لاوازە و دەبی خۆمان بەهێزکەین اینجا بتوانین کە سینەمایەکی باشتر پێ بخین. ئەم ناوەندە بۆ داهاتوو پلانتان چیە بۆ سینەما و سینەماکاران؟ بەڵێ پلانەکانی وەکو باسم کرد هەمووی لە دەورەی ڕۆشنبیری سینەماییدا کۆ دەبنەوە چاپکردنی بەڵێ بۆ داهاتوو چاپکردنی دنیای کتێبی باش کە لە دنیادا هەیە بە زمانە جیاجیەکان وەری بژێڕین بۆ سە زمانی کوردی بۆی کە ڕاستەخۆ خەڵکی سوودی لێ بینی چاپکردنی گۆڤار چاپکردنی ڕۆژنامە ئەو گۆڤار و کتێبانی کە باسییان لێوە ئەەکەی ئەو کەسانی کە فلم دروست دەکەنیان ئەو کەسانی کە لە پەیمانگا و شوێنەکانی سینەمایە کارەکەن و ئەخوێنن ئایا هیچ سوودێکی لێ وەرەگرن؟ ئەی چۆن؟ ئەی مەسەلەن ئێستا ئێمە دوو بەشی سینەمامان لە کۆلێژ ژنێرە جوانەکانی هەولێر و سلێمانی هەیە بۆ زانیاری جەنابەت تا ئێستا 300 کەس بەکارهێنەری لە سینەما وەرگرتووە لە کوردستان و ئێستا کە خوێندنی ماستەر یعنی دەستی پێکردێتەوە کە خۆشبەختانە ساڵی پار منێکێک ملوانێکە لە خولێک ماستەر مەرەسیان لە بواری سینەما ئێستاش کۆمەڵک هاوڕێترمان هەنە ماستەر ئەخوێنن هەموو ئەوانە پێویستیان بەسەر چاوەیە اینجا ئەو گەنجانەی کە دێنێ ناو پرۆسی فلمسازی لە بواری دەنگ و ڕنگ و وێنەگرتن و ئەکتین گۆمانە هەموو پێویستە کە کتێب سەپۆرتی ئەوانەکە سەقاوە سەپۆرتی ئەوانەکە ئەم دەستگایە کە کتێبی سینەمایی باشی جیهانی وەرەژێڕێتە سەر زمانی کوردی بۆ تۆ ئاسانترە لەوەی کەوا چکە ڕەنگە هەموو کەس نەتوانرێ زمان نەزانێت وە زمان زانینی خوێندنەوە جیاوازە لەگەڵەوەی کە تۆ زمانێکی ئینگلیزیەت خوێندنەوە شتێکی ترە بۆیە ئەگەر تۆ بە زمانی شیرینی کوردی بە زمانی خۆت بە زمانی دایک کتێبت بێتە بەردەست باشترینەوە لەوەی کەوا تۆ بە ماندووبوونەوەکی زۆرەوە بتوانانی کتێبێکی ئینگلیزی فەڕەنسی ئینگلیزی فارسی بخوێنیەوە کاکەریمەوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کامادەبووی لەگەڵمان ئێمەش شیوای سەرکەوتنە خوازین هیوادارین کە فلمسازی لە کوردستان گەشە بکات و ببێتە جێگەی متمانەی خەڵکو و دڵخۆشی ئێمەش سپاس بە ئامادەبوون.